ئەنجامدەری هێرشەکەی سەرکۆرمۆر کێ بوو؟ گومان و زانیارە نەبیسراوەکان دەبارەی ڕووداوەکانی شەوی ڕابردوو تۆمەتبارەکە کێیە؟ شەوی ڕابردوو سێ موشک بە تەنها 2 خولەک زیانی لانی کەم 10 ملیۆن دۆلاریان بە استراتیژیترین کێڵگەی غازی سروشتی کوردستان گەیاند. ڕووداوەکە کاردانەوەی فراوانی نێوخۆی و نێودوڵەتی لێکەوتەوە. هەمووان بێدوودڵی پەنجەی تۆمەتیان بۆ میلیشیا شیعەکان ئەو گروپانەی بە هاودەستی وڵاتانی دراوسێ لە هاوکێشەکاندا دەدرێنە قەڵم. بافڵ تاڵەبانی لە نێو بەغدای پایتەخت و لەبەردەم بەرپرسی ئەو گروپانە 6 مانگ بەر لە ئێستا گوتی ئەمجارە هێرش بکرێتە سەر کێڵگەکانمان لەلایەن ئەو گروپە لە یاسا دەرچوانە وەڵامێکی چاوەڕوان نەکرەومان دەبێت. وەڵام و کاردانەوەکانی سەرۆکی یەکێتی بە خێرایی لە میدیا عەرەبیەکاندا بۆ ترێند و سۆشیال میدیای شەقامی شیعی وەکو تەحەدایەک تەماشایان کرد لە نێو ماڵی خۆیاندا. هەڕەشە لەو گروپانە دەکرێت کە ئەوان بە موجاهید و خەباتکار وەسفیان دەکەن. وەڵامەکەی ئەمڕۆی هەریەک لە بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی بە هەمان تۆن بوو. ئەمە بەو پێەیە کە مەلەفی پاراستنی ئەو دامەزراوە استراتیژیە لە دەستی هێزەکانی سلێمانیدایە و چەندین ساڵە هێزی پاراستنی ئەو کێڵگانە تەحەدای ئەو گروپە لە یاسا دەرچوانە دەکەن. پاراستنی گیانی هەزاران کرێکاری بیانی و ئەندازیار و بازرگان لەو کێڵگانە سپێردراوە بە هێزە ئەمنیەکان و لەو چەند ساڵی ئەو دۆخە هەستیارەی عێراق و ئەو کێشمەکێشانەی هەبوون توانیویانە ئازایانە هەم کێڵگەکە و سەروەتەکەی هەم سەرچاوە مرۆییەکە و کۆمپانیا بیانیەکان بپارێزن. پاکێجی پاراستن و ئاگایی 4 کێڵگەی نەوت و 2 کێڵگەی غاز کە پێداویستی 185 کوردستان و 133 عێراق بۆ کارەبا و پێداویستی ناوخۆدابین دەکەن دراوەتە دەست هێزە ئەمنیەکانی سلێمانی. بۆ ئەو مەلەفە پلانی ئەمنی وردانراوە و ڕاستە و خۆش میلیشیا لە یاسا دەرچۆکان ئاگادار کراونەتەوە و لە 2 ساڵی ڕابردووشدا لە دوای 2 ڕووداوی تر هێزە ئەمنیەکان توانیویانە سەکۆ موشکیەکان بدۆزنەوە و خاپوری بکەن و بتوانن شوێن پێی ئەو میلیشیانە بدۆزنەوە بۆ حکوومەتی عێراق و ڕایگەشتی. تۆمەتبارکردنی یەکێتی بەدەست هەبوون لەو ڕووداوانە پەیوەندیان بە پاکێجی پێکێنانی حکوومەت و ئەو گوشارانە هەیە کە لەو پرسەدا دروست بوون. بەڵام حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیش دەزانن مەلەفی پاراستنی ئەو چەڵگانە چۆن لەلایەن یەکێتیەوە مامەڵەی لەگەڵدا کراوە پێشتر. پەیاما توندەکەی ئەمڕۆی بافڵ تاڵەبانیش بە وەڵامدانەوەی میلیشیا لە یاسا دەرچۆکان و گروپە دژە دەوڵەتیەکان وەڵامێکی تری ئەو پرسیارە دەبێت کە بکەرانی ئەو کردەوانە کێن کە ژێرخانی ئابووری کوردستان دەکەنە ئامانج.